ئێشەڵێ بۆ خەڵکی تریژەڵێ کاکە من گەرمیانی دانەمەزیێن تۆ وەرە کۆمپانیادا من ئەوەی کە هەستم کردووە گومان هەستم کردووە مەسەلەن سەبارەت بە کێڵگەی نەوتی حەسیرە ئەو دووکەڵەی کە ئێستا هەیە لە پلانی کۆمپانیای گازپرۆم و حکوومەت هێرێمی کوردستانە کە ئەو غازەی لە ڕێی کە لە باتی ئەو دووکەڵە بە فیڕۆ بچێت و ژینگە پیس بکە بکرێتە وێزگەیەکی کارەبا بۆی سنووری گەرمیا سوودی لێوەرگێ ئەوەی کە پەیوەندی بە ناحەی سەرقڵاوە بێ ئێمە پشتیوانی ئەو پرۆژەیەمان کردو و بەردەوام داوەشمان کردووە بۆی خەڵکی سنووری گەرمیان ڕزگاری ببێ لە کێشەی کارەبا بەڵام بەڕێوەبەرادی گشتی کارەبای گەرمیان پێی وایە ئەو پرۆژەیە کە ئاکرێ پرۆژەیەکی کاتیە بە تەقدیری سامانە سروشتیەکان ئەو غازە تەحملی ئەوەی نییە کە پرۆژەیەکی کارەبای بەردەوامی هەبێ بۆ نزیکەی 3 ساڵێک ئەتوانن وەکو وێزگەیەکی کارەبا ئستفادەی لێ بکرێ. ئێمە وەکو بەڕێبەراتی ناحەی سەرقڵا بە نووسرا و لە کۆبوونەوەکانیشە داوامان کردە گەرمیان پترۆ دۆلاری وەکو مافێکی خۆی پترۆ دۆلاری بۆ خەرج بکرێ کە لە هەر بەرمیلیەکە $2 بەڵام تاکوی ئێستا ئەو پرۆژە نەچۆتە بواری جێبەجێکردنەوە وەکو داهات هیچ لە دوور و نزیک پەیوەندی بە ناحەی سەرقڵاو نیە داهات لای سامانە سروشتیەکانە و تەنها ئێمە ئیشی ئەوەی کە گرفتێ شتێکیان هەبێ ئێمە چارەسەریەکەیگینە نەوەکو گرێبەست وەکو داهات هیچ پەیوەندی بە بەڕێوەبەراتی ناحەی سەرقڵاوە نییە.